هاوشێوەی زۆرێک لە ناوچە سنووری و دێهاتیەکانی دیکەی هەرێمی کوردستان لە سنووری ئیدارەی ڕاپەڕین و ناوچە سنووریەکانی ئەو دەڤەرە نەبوونی سوتەمەنی و شەپۆلی سەرما و بەفربارین گوزەرانی گوندنشینانی سەختتر کردووە. بۆ هاوڵاتیانی ئاسایی گەرم و گوڕی وتار و بەڵێنی بەرپرسان هیچ لە ساردی و سڕی ماڵەکانیان و بارگرانی سەرشانیان لە وەرزی زستاندا ناگۆڕێت. جا ئەگەر ئەو هاوڵاتیە گوندنشین بێت و بە درێژایی 4 ساڵ حکوومەت هیچ نەوتێکی پێ نەدابێت ئەوە ژیانی سەختتر دەبێت. نەوتان وەرگتووە؟ نەوتی نەداوینێ هەر لە وەزیری سامانی سامانە سروشتەکان پرسە نەوتی نادەوە 3 ساڵە نەوتن وەرنەگرتووە. ئەگە پێم بڵێ ئێوە ژیانتان چۆن بەڕێ دەکەن؟ وەڵی ژیانە ناخۆشە کاکە لەو گوندانە بەفردەباری ژیانە ناخۆشە نییە، ژیانێکی سەختە ژیانی گوندەکان. هەن گرفتی نەوتین هەیە غازن نییە دارە بە زەحمەتن داری نەماوە لێڕێ ئەرهان تا خۆ چون نەوت نەماوە ژیانێکی سەختەرێ وەڵی ژیانێکی سەختە بەڕێوە دەبێت. نەبوونی سوتەمەنی و بێباکی حکوومەت لە بەرامبەر سەختی ژیانی گوندنشینان وای کردووە هاوڵاتیان بۆ خۆگەرمکردنەوە پەنا بۆ سوتاندنی داردەبن. بارینی بەفر لا وەرزی زستاندا بۆ بەشێک لە هاوڵاتیان دڵخۆشیە و بۆ هاوڵاتیانی گوندنشین ژیانیان سەختتر دەبێت بەهۆی نەبوونی سوتەمەنیەوە. وەڵاوە مانگی تەم و زێهاوینێ هیناونم لە شاخم هیناون جاهیناون لە بۆستانێ لە بۆی سەرمان نەبی چووکە حکومەت 5 ساڵە نەوتی دابەش نەکردووە لەو منتقەی نەوتی نەداوینێ جا هەم لە بۆی سەرمانەی ماڵ و منداڵن سەرمایان نەبی و ڕق نەبنە و چاون لە دەستی خەڵکی نەبی ناچارین ئەو دارەی بین لە شاخی وەڵا کە سەردانی نەکردوین قسەکانیان بڵقی سەر ئاوە هیچی دیکەنیە. لە وەرزی زستان و سەرمادا گوندەکان زیاد لە هەر ناوچەیەکی دیکە پێویستیان بە سوتەمەنی و هۆکاری خۆگەرمکردنەوەیە، بەڵام گوندنشینانی هەرێمی کوردستان لە باشترین حاڵەتدا بە درێژایی ساڵێک 1 بەرمیل نەوتیان بە پارەش پێنادرێت. جگەلەوە بەشێک لە گوندنشینانی سنووری ئیدارەی ڕاپەڕین ئاشکرای دەکەن 4 ساڵیش دەبێت هیچ بڕەنەوتێکیان وەرنەگرتووە. بەم هۆیەوە گوزەرانیان سەختتر بووە و شەڕی دەستە و یەخە لەگەڵ سەرما و شەختەدا دەکەن تاوەکو خۆیان و خێزان و منداڵەکانیان بپارێزن. لە گوندی دۆڵەرەکەی سەر بە ئیدارەی ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.